بنای خدای بەخشندەی میهرەبان بینەرانی ئەزیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام ئازیزانی بەرنامەی ڕسەی زانایان سەلام و ڕەحمات و میهرەبانی خدای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵ و شادمانین کە لە ئەڵقەی بەرنامە بە خزمەتی ئەوەی ئەزیز و خۆشەویست شاد بینەوە. بۆ ئەڵقەم جارە ڕچەمان هێناوەتە هەرتەلی خۆشناوەتی لە خزمەتی مامۆستایەکی پایابەرز و نێودار و هەڵکەوتوی کوردان کە مامۆستایەک 72 ساڵ تەمەنی پڕ لە بەرەکەتی نزیکەی 50 دانە ساڵ تەنها لە خزمەتی تەدریس و گوتنەوەی زانستی شەرعی بووە کە زۆرترین بڕوانامەی زانستیدایە بە سەدان مامۆستا لە لای ئەو فێری معریفەت و علم و زانست و زانستەکانی شەرعی بوون. ئەویش ڕێزدار جەنابی مامۆستا مەلا عەبدولباقی هەرتەلیە. بۆ زیاتر ئاشنابوون لە خزمەتی ئەو کەڵە پیاوە لە هەولێر، لە ڕانیا، لە سلەیمانی، لە هەڵەبجە، لە ئاکرێ فەقەیان و هاوڕێیەکانی دوێنین بۆ ئەوەی زیاتر و زیاتر پەڕەکانی ژیانی جەنابی مامۆستا هەڵدەینەوە بۆ حاڵی بوونمان بۆی کە چ مامۆستایەک بووە لە چ پێگەیەکی بەرزی کۆمەڵایەتی و لە چ ئاستێکی بەرزی زانستی بوو. جا ئێوەی ئەزیز و خۆشەویست تا دوا ساتی بەرنامە لەگەڵمان بن بۆ ئەوەی زیاتر ئاشنای ئەو کەڵە پیاو بن. دەستپێکی بەرنامەشمان هێناوەتە ئەو شوێنەی کەوا جەنابی مامۆستا لە زەمەنی فەقەیەتیە ئەلێرە دەرس و دەوری زانستی شەرعی کردوتەوە. ئەوەی خۆشەویست تا دوا ساتی بەرنامە بیندەرمان بن. ژیان نامەی مامۆستا عەبدولباقی هەرتەلی ناوی تەواوی عەبدولباقی ئیبراهیم قادر عەبدوڵڵایە لە ساڵی 1936 زاینی لە گوندی هەرتەلی ناحیەی بێتواتەی سەر بە قەزای ڕانیە لە بنەماڵەیەکی مەلازادە کە ناسراون بە مەلازادەکانی هەرتەل لەدایک بووە. باب و باپیرانیشی چەندین پشتیان مەلا و زانای ئاینی بوون. ژیانی فەقێتی و پێگەیشتنی مامۆستا مەلا عەبدولباقی لە گوندی هەرتەل لەدایک بووە و ژیانی منداڵیشی هەر لەو گوندە بەسەر بردووە و دەست پێکی خوێندنیشی هەر لە مەدرسە و حوجرەی گوندی هەرتەل بووە و لە خزمەتی مەلا محەممەد مەلا قادر هەرتەلی خوێندوویەتی. لە ساڵی 1953 زاینی چۆتە بالیسان، لەوێ ماوەیەک خوێندوویەتی، دواتر چۆتە شاری کۆیە و لەوێژ ماوەیەک خوێندوویەتی، چۆتە گوندی گەرەوانی سەر بە قەزای ڕەواندوز لەوێژ ماوەیەک خوێندوویەتی. ئەنجا گەڕاوەتەوە بۆ گوندی هەرتەل و لە خزمەت مامی خۆی مەلا محەممەدی مەلا قادر هەرتەلی کۆتایی بە خوێندنی مەلایەتی هێناوە لە ساڵی 60ەکان. بەڵام لەبەر چەند هۆکارێک ئیجازە نامەکەی دوا دەکەوێت تاکو لە بەرواری 24 1970 ئیجازەی مەلایەتی لە سەردەستی مامۆستا مەلا محەممەد مەلا قادر هەرتەلی وەردەگرێت. ژیانی مەلایەتی و تەدریسکردنی پاش تەواوکردنی خوێندن لە گوندی هەرتەل دەبێتە مەلا و دەستی کردووە بە تەدریس و وانەگوتنەوە لە مەدرسەی گوندی هەرتەل. بەهۆی ئەوەی مامۆستا زۆر زیرەک و بەتوانا بووە و مەنهەجی مەلایەتی هەموو لەبەر بووە، لە ناو فەقێکان ناوبانگی دەردەکات و لە زۆر شوێنەوە فەقێکان دێنە خزمەتی و دەرس دەخوێنن. مامۆستا عەبدولباقی هەتاکو ساڵی 1976 لە گوندی هەرتەل تەدریس دەکات و دەرس دەڵێتەوە بەدەیان فەقێ لە لای ئەو دەرس دەخوێنن. دواتر مامۆستا عەبدولباقی لە ساڵی 1976 زاینی چۆتە دەڤەری بادینان لە گوندی جۆنان دەبێتە پێشنوێژ و وتارخوێن. بەڵام لەبەر بچووکی گوندەکە نەدەکرا حوجرەی ڕسمی تێدا بێت، بەڵام مامۆستا ماڵەکەی خۆی دەکاتە حوجرە و ماوەی 2 ساڵ لە گوندی جۆنان خزمەت دەکات. ئەنجا مامۆستا عەبدولباقی دەگوازرێتەوە بۆ ناوچەی خۆشناوەتی و لە گوندی بێتواتە دەبێتە مەلا. سەرەتا مامۆستا حوجرە دروست دەکات و لەگەڵ گەڕانەوەی مامۆستا لە دەبەری بادینان لە هەموو لایەک فەقێ و قوتابیەکان ڕوو لە حوجرەکەی دەکەن و حوجرەکەی دەبێتە یەکێک لە حوجرە بەناوبانگەکانی ناوچەی خۆشناوەتی. هەتاکو ساڵی 1983 زاینی بەردەوام دەبێت لە تەدریسکردن لە بێتواتە. ئەنجا مامۆستا لە ساڵی 1983 دەچێتە شاری ڕانیە و لەوێ دەست دەکاتەوە بە تەدریسکردن لە مزگەوتی مەلا غەفور. ئەنجا لە دوای ڕاپەڕین مامۆستا فەقێکانی زۆر دەبێت و لە یەک حوجرە جێگایان نابێتەوە
بۆیە مامۆستافەقیەکانی دابەش دەکا بەسەر سێ حوجرە و لە حوجرەکانی مزگەوتی مەلا غەفور و مزگەوتی سید قادر و مزگەوتی حاجی ئامینەوانە و تەدریس دەڵێتەوە، هەرچەندە مزگەوتەکانیش لێک دوور دەبن، بەڵام مامۆستا بەبێ ئەوەی هەست بە ماندووبوون بکات لە هەر سێک مزگەوتەکان دەرس دەڵێتەوە. دواتر مامۆستا عەبدولباقی لە ساڵی 1998 زاینی لە مزگەوتی ئازادی حوجرەیەکی تر دروست دەکات. ئەو حوجرەیەش ئاوەدان دەبێت و بەردەوام فەقەی لێ دەبن تاکو مامۆستا نەخۆش دەکەوێت لە ساڵی 2007 زاینی. مامۆستا عەبدولباقی خۆشترین کاتەکانی ئەو کاتە بووە کە سەرقاڵی تەدریس و وانەگوتنەوە بووە، بۆیە بێگوێدانە کۆسپ و لەم پەروماندوویەتی ماوەی 48 ساڵ لە تەدریس و وانەگوتنەوە بەردەوام بووە و زیاتر لە 60 مەلا ئیجازیان لە خزمەتی وەرگرتووە. دوای خزمەتێکی زۆر بە ئاینی پیرۆزی ئیسلام و مەدرسە و حوجرە و فەقێ و مەلا و ڕۆڵەی کوردی موسڵمان، مامۆستا لە ڕۆژی هەینی 5 نۆی 2008 زاینی لە شاری ڕانیە کۆچی دوایی کرد و لە شارۆچکەی تە بە ئامادەبوونی خەڵکێکی زۆر و زانایانی ئاینی و بەرپرسانی حیزبی و حکومی بەخاک دەست پێردرێت. بەڵای بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕچەی زانایان دووبارە سەلامی خودای گەورەتان لەسەر لە دەستپێشی بەرنامە کورتێک لە ژیانی زانای مامۆستامان بیست بۆ درێژەدان و زیاتر قوڵبوونەوە لە دەستپێکی خوێنی جەنای مامۆستا تا ئەو کاتێک کە بڕوانامە وەردەگرێت و هەروەها دەست بە تەدریس و ڕاگررتنی فەقیانەکات لە خزمەتی کوڕە گەورەی جەنای مامۆستا دکتۆر محەممەد عەبدولباقی هەرتەلی دەدوین بۆەوەی پێمان بڵێ مامۆستای پایابەرز دوای ئەوەی کە سەرەتای خوێنی دەست پێ کرد وەکو دەرسی مەلایەتی تا ئەو کاتێک کە بڕوانامی زانستی وەردەگرێت و ئەو شوێنانە ئەو مامۆستایانەی کە مامۆستا لە خزمەتیانە خوێندووە و هەروە شوێنەشی کە مامۆستا تەدریسی لێ کردو تا ئەو کاتێک کە میحراب و مینبەر وەردەگرێت و ئەو قوتابیانش کە لە ژێر سایە و سێبەر و زانستی جەنای مامۆستا بڕوانامەی زانستی وەردەگرین چێن بە کوشتراوی لە خزمەتی ئەوەی عەزیز و خۆشەویستە لە خزمەتی زۆر بەڕێز دکتۆردا دەبین. هەڵبەتە جەنابی مامۆستای مەرحومە 4 کوڕی هەن، کوڕە گەورەکەی دکتۆر محەممەدە و کوڕەکی تریشی کە بە هەمان شێوە ئەویش هەر دکتۆرا هەیە، خوای گەورە مەفەق و تەمەندرێژیان کە ئینشاءالله. مامۆستای پایابەرز سەلامی خوای گەورە لەسەر. سلام بەخێر بێن، دووبارە بەخێراتتان دەکەم، زۆر سوپاسان دەکەم بۆ ئەو بەسەرکردنەوەی زانایان. شەرەفە بۆ ئێمە لە خزمەتی مامۆستایشی ئاوا شەرەفمەندا دەدوێین بۆی کە بتوانین سیرەتی مامۆستا بەرەزە ئاشنای ئازیزان و خۆشەویستان بکەین. ئێستا پێم بڵێ ئەو شوێنە ئێمە لێ ڕاوەستاینە کوێیە و مامۆستای پایابەرزمان چەند لێرە ماوە وەکو پێشنەژ و تارخوێن یان هەی بۆ لێرە یان نا ئەو جەدواتریش دەستپێشی لەدایک بوون و دەستپێکردنی زانستە شەرعیەکانی. بەخێر بێن یاخوا ئەو شوێنی کە ئێستا ئێمە لێ ڕاوەستاین ئەوە سەربانی مزگەوتی گوندی هەرتەلە. هەر ئەم مزگەوتەی لێبوو، مزگەوتە کۆنێکی لێبوو لە قەدیمەوە پێیان نەگوت مزگەوتی سەردەمی خانزاد دروست کراوە، خانزادی میری سۆران. ئەو کاتی بووە هەمووی قوڕ و بەد بوو دیواری. بابم لە ساڵی 1973 کە مزگەوت دەوڵەمەند بوو، مڵک و ماڵی زۆری هەبوو، پارێکی باشی هەبوو، هەر هەڵسا لەگەڵ ڕیسپیانی ئاوایی ئەم مزگەوتیان نوێ کردەوە لە ڕەگ و ڕیشان هێنا دەرێ و سەر لە نوێیان نوێ کردەوە. دەستی مامۆستای تێدا بوو. بەڵێ لە ساڵی 1973 هەتا مامۆستا مەلا عەبدوڵڵای هەرتەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لەوێ لە سوگەی پێی گوت مەلا عەبدوڵڵا بینە لەو بەردە گەورەیەی بۆ ئەوەی بیکەینە گۆشەی مزگەوت بنووسە بەنا هذا الجامع عەبدولقادر ئیسماعیل شەوەسانی 1973 میلادی. ئەو مەلا عەبدوڵڵای هەرتەلی کە لە هەولێرێ وەفاتی کرد ئەو بە دەستی وی نووسرا هەڵیان کەن بە چەکوت. بەڵام بەداخەوە لە 1989 کە ئێرە تەخت کرا ئەو مزگەوتیان تەقاندەوە لەلایەن ڕژێمی باسەوە ئاوا خاپور کراوە و ئەمە دوای دروست کراوە ئەوەندە دوای ڕاپەڕی دەستپێکی زانستی شەرعی جەنابی مامۆستایی. بابم ئەلەو لێرە دەستی بە خوێندن کردووە. سەرەتا خوێندنی لای باوکی خۆی دەست پێ کردووە، باوکیشی کۆلکە مەلایەک بوو، مەلای ڕاستەقینە نەبوو، بەڵام قورئان و هەندێک کتێبی سەرەتایی خوێن بوو، قورئانی لاوی دەست پێ کرد. دوای ئەوە فاتمی خوشکی قورئانی لای ئەو کۆتایی پێهێنا، لای فاتمی خوشکی دووبارە عوامی خوشیشا قورئان خوێنێکی زۆر چاک بوو. و هەروەها کتێبە سەرەتاییەکانیشی ئەحمەدی عوامیلی زورزانی، تەسریفی زنجانی لای مامۆستا مەلا محەممەد حاجی ئیسماعیلە چۆپ کە ئێستاش لە ژیاندا ماوە، زۆر بەڵام زۆر پیرە لە ئۆردوگای شکاتەیە، خوا تەمەنی زیاتر درێژکە لە کنەوی خوێندن ئەوانە. دوای ئەوە هەموو خوێندنەکەی لەکن مامی خۆی هەر لە هەرتەل دوای ئەوە هەموو خوێندنەکەی لە لای مامی خۆی
کە مامۆستا مەلا محەممەد مەلا قادر هەرتەلی مەشهورە مامیشی بوو هەموو خوێندنەکەی لە کنەوەی تەواو کردووە تەنها سێ کتێب نەبێ تەسریفی مەلا عەلی لەکن مامۆستا مەلا عوسمانی زێوەی بەس هەر لێرە خوێندوویەتی کتابی جامی لەکن مەلا ئیبراهیم فەقێ بوو لێرە فەقێکی مستعیدێکی باڵا بووە ئەوش لە کنەوەی خوێندووە دوای ئەو مەلا ئیبراهیمی ژێ ئەوش هەر لێرە مستعیدێکی باڵا بووە جامیشی لە کنەوەی خوێندووە فەناریش چۆتە گوندی گەرەوانی خوارو لە ڕەواندوز نزیکی ڕەواندوزە گوندی گەرەوانی خوارو فەناریشی لەوێ لای مامۆستا مەلا مەمدوح مزوری خوێندووە ئەگەر نە هەموو خوێندنەکانی تری تا ئیجازەشی وەرگرت هەر لێرە لای مامی خوێندووە هەموو کاتێکی ساڵانە دەچوو بەشداری ئیمتیحانی ئەکادیمی دەکردی پەیمانگای زانستە ئیسلامیەکان لە کۆیە کە مامۆستا مەلا معسووم باوکی دکتۆر فواد سەرپەرشتیە کرد و هەروەها لەکن ئەویشی خوێندووە ئەو ماوەی کە دەچووێ طبعا أبرد بحثي عالمك كاين لعلماء كردستان كعالمك قالك باي برز بو ومعروف بو لهمو أوساط علمية كردستان أويش مامۆستا مەلا عەبدولباقی هەرتەلی مامۆستا مەلا عەبدولباقی هەرتەلی خەڵکی vê deverê نییە devera Akirê û yan muhafaza Duhokê belkû xelkê devera Raniyê ye û bizzatîş li gundê Hertelê meşhûr e مامۆستا مەلا عەبدولباقی هەرتەلی طبعا اف مامۆستایە کە ئەم بەحسی ویتکەین و کە وەختێکی منتەقەمەیژی هاتیە ئێرە بدایەتە تعینەوی هەنگی شەواغەر ئیعلان تکردن حکوومەتێ یەت هەموو عێراقێ ساڵا 1976 چوو بەغدایە ئیمتیحانە مەجلیسا عیلمی کرد سەح کرێ کۆدێکی شاغر هەیە وەتف هەنارە ئێرە هاتە ئێرە لە ئاکرێ لە گوندێ جوونا تەعین بوو گوندێ جوونا نزیکی ئاکرەیە تقریبا حەوالەی ڕەنگە 7-8 کیلومترێک 5 کیلومتر 6 کیلومتر وتبە لە حدودێ ئاکرێ دوورە بیتکەویتە پشت باشقۆڵ لەسەر ڕێیا بجیلێ و دینارتێ واردا ئەف گوندە طبعا تعین کرد لوێرە هاتە تعینکردن گوندەکەش یەکێم بوو ئیمام و خەتیب لوێرە هاتە تعینکردن هەموو گاوێش طبعا چونکە مرۆڤی عالم دائیما دەیگەڕێتن لە مەجلیسا عولەما ڕوونێتە خۆرێ لێرە الجامعش مەجلیسا عولەما هەبوو ئەغلب جارە هەموو گاوێ هەموو وەختێ خۆ لێرە صرف کرد سوبەیژی داهێتن هەتا پشتینێ ڕوودا چیتەوە ناو مەجلیسا عولەمادا بوو حقیقەتەن ئەگەر ئەم بەحسیوی بکەین ئەوە ئەسڵی خۆ طبعا یێ منطقە هەرتەلەیە هەرتەل علەمایەت مەزنت لێ هەستۆین و تەدریسیش ناوی چیایە دەوی چیایە هوتەوەی دوور و کەویتە نزیکی منطقە ڕانیە و بێتوادێ و عەردا لوێن دەرێ ئەو یێ پەیدابی وەختێک وەفاتیش کردی عمرەوی 72 ساڵ بوو عیلمێکی گەلێکی جوانی وەرگرتی لە علەمایەت پێشینگی چونکە گەلێک علەمایەت تازە یەت باش لە هەرتەلێ هەبوون من جملە یەکی لوان مامۆستا مەلا فەتاحی هەرتەلی بوو مامۆستا مەلا فەتاحی هەرتەلی دیگەل با پیرێ من مەلا محەممەدی ئاکری vêkira ئیجازەیە وەرگرتی لە جەنابی مەلای کوێ مەلای مەزن مەلا محەممەدی کوی جەلیزادە لوێن دەرێ تەدریسە هاتیە کردن ئەویش لوێن دەرێ
مامي ويا هبي ما مستعملة محمد أويش عالمة كي قالك يا مظن بيت خدي عفوكت يا ربي الدرس شلالي ويا تخوندين وإجازة ورقرتي لالي مامي خو تقريبا نزيكي 1959 وي بيش انجيش تدريسا كري بيش إجازة تقريبا نزيكي 6 كساوي إجازة علمية داي. طبعا هف إجازة علمي معنى درس لالي خوندين وإجازة داي مؤهل كرين كو إذن داي كو تدريسي بكن لمزقفة كردستاني. اویش تدریسا کری لهرتل تدریسا کری لبيتواتي تدریسا کری لرانية تدریسا کری نفسي وقت دا مفتي بو لمنطقة رانية لصالة هفته هر مفتي بو طرف اتحاد علماء كردستان وحتى وفاتش كري هر مفتي بو وعايدي كتيزانان آيني إسلامي كردستان بو. هف مروفه که گلکی عالم بو مروفه که اجتماعی بو که هات ایره تقل باب منو تقل مجلس علماء دائما يكون جايبو مجالس علمي هبون درس و مناقشات علمي تكرن لوين دير راه اسبخوشنجي طلبه بوم كلية امام اعظم لبغداد واختتات ما لمجالس وانا زترونشتيهم مبخو شخصيا قالك استفاده لعلمية ديتي ومناقشات متكرن لأصول الفقهي ولمنطقي ولعلوم آلتك والحديث ولتفسير أوانا لهموت فانا فعلمانا بارع بو علمك قاليك جوان وجاويش لوان علمانا طبعا كدرس إن شاء الله ميداين هويكو درسين جيدة طبعا هوا بشتي وفاتويش هر وكي پیغمبر امرتك صلى الله عليه وسلم اگر انسان مر عمل مروي دل دنيا قطع بيتن الا لسيتشتان بيت يك لوان سيتشتاشيا او علم ينتفع به بمعنى موجب حديث پیغمبري صلى الله عليه وسلم اف عملا لبشتي مرنش مقطع نابت عملوي هردي شولكتن يوميا حسنات بوتشن موجبی چونکه هر ملائکی کو اجازه داره که درس لالی خوندین او ملا تدریسی که بکت علمکی نشر بکت خیر ما مساعده دا یومیا مسجل صبح يزيد الرابطة فإنسان كو قاوي توينا وجه حسابات سجل حسنات توي يبرا ل خير وخيراته چونك علمي بلاف كري ما دام علمي بلاف كري هر كسي كي بشتي وش علمي بلاف كت هر وتف دي بوهيتا نويسين. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕسەی زانایان لەم لێدوانە لە خزمەتی مامۆستایەکی تەمەن پڕ لە خێر و بەرەکەت ڕێزدار جەنابی مامۆستا مەلا عەبدولقادر دیبەگەی ئەو مامۆستا بەڕێزێکە لە تەمەنی خۆی سێ جار بڕوانامەی زانستی وەرگرت سەرەتا لە لای مامۆستا مەلا ئیسماعیل دیبەگەی دواتر مامۆستا عەبدوڕەحمانی ماستاوی بە ڕەحمەتی خواکەون دواتریش بە شێوەی زارشی لە خزمەتی مامۆستای پەیامبەرزمان ڕێزدار مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس مامۆستای بەڕێز سەلامی خوای گەورەت لەسەر ئەمە باسی مامۆستا مەلا عەبدولباقی هەرتەلی دەکەین بەڕێستان هاوڕێیەکی ژیانی بە ژیانی و تەمەنێکی زۆر لە خزمەتی جەنابی مامۆستا بێکۆ بوون پێم بڵێ ئاشنابوونی بەڕێستان لەگەڵ جەنابی مامۆستا لە چ تەمەنێک بوو لە چیە بوو؟ تەمەنێکی تقریباً هەردێکمان ساحب ژنومار بووین لە تەمەنی کە بۆ ئیمتیحانماندا مشارەکەمان کرد بەختەیە لۆ ئیمامەتی امتحانتان کردەوە لێ معرەفامان کردی لە پاشان نەخەری بووین هەردووکمان لە لای ئەکری و ئاگری نەخەبی لە موسەر گوندەکانتان لە تەنیژدێک بوو مامۆستا؟ لە تەنیژدێک بوو ئەو دەخلی کراین لەو ئاکری لە ئاکرش ئەو لە جۆنان بوو من باشاری بووم ئەو لە باشاری بوون خانێنۆ نەدەکردم خانی نەمزگەفتەکە مارم نەبردبوو هەر بە خۆم بوو دەهات دەیگۆ ئاغی من شێخوای من لە پێشی وانی تر پیاوەسرە دەگوتە کاورێک گەورە گوندی دەگوت مەلاکتان هەیە
محمود ناتوان خانش لو كان كاك أحمد يقول خصبة دكاتره أجا اللي ما نو أو قاتل الملاقادينية أصلا ذاك ذا كابلا وذا أخيش خاني نكرم لسر قصي بابرينا قصي ذا بيكو الدنيا نسيا أكي وهذا لكن ما استملا عمدي مدرس دعوتي لكن وين من عمد إمام بلا إمام يوندجمو باي ملا أحمد راس باي ملا أحمد ما هو استملا أو الباقي بياوشي خوش بو بياوشي بتكلف بكل بو بياوشي بشخصيات بو بياوشي عالم بو ونبي أو بيتقام بيتن لو علم كان شرزابو ذكر كلمة هذا همو المكانية زايدة ويدك شرزابو مقابل ذكرهم صايدك ذكرهم مواعصيك ذكرهم يعني السعي علم كانت ذكرت بيك في قوا وشي بقى ما نقدر تبعته أبو أما أو جسر مو ذاك أو جسر مو ذاك أما توسك سليم بوم أو توسك حريب بوم راستك هذا هو دور هذا قاعد حمد مال أحمدي من هم الشنية يقول ما شاء الله هذا قلت ملاقات بنزيه شيء بيجي ذكر يعني ده كان بزمي خوتان بابري بزمي خوتانو مواعصي ذكروا ناس ذكروا كيو ذكروا ما عبد القادر ما عواقد وكذا تقول السريع ما العلم بدك ما عالمين لو علمك أشياء زينة الحمد لله هذا في الساعة وبس فوشينيا ما يسيل الذم أو زوج هذا لمن هەمیشە کوردستانی ئێمە بێشەیەک بووە هەربۆ لە پیاوانی گەورە و زانایان کە خزمەتێکی زۆریان بەگەڵ و نیشتیمان کردووە و چەندەها کەسیان پێگەیاندووە بەڵام بەداخەوە ژیانی زۆریان فەوتاوە و تا ئێسێ کەس نایان ناسێ بەهۆی ئەوەوە کە ژیانی خۆیان نەنووسیوەتەوە لەبەر مەشغوڵبوونیان بە تەدریس و لەبەر تەواضوعی خۆیان ئەم کارێککە ئێوە پێی هەڵئەستن کارێکی زۆر پیرۆزە بەهۆی ئەم کەناڵەوە زۆرێک لە خەڵقی کوردستان ئاشنا دەبێ بە ژیانی گەلێ لە زانایانی گەورەی کورد کە تا ئێسێ خەڵک ناوی نەبیستون و تەنها ناوچەکەی خۆیان ناسیونی. مامۆستا مەلا عەبدولباقی هەرتەلی کە گوندی هەرتەل لە ناوچەی خۆشناوەتی تایبەتی مەندێکی هەیە هەر لە دێر زمانەوە کەڵە پیاوی زۆر گەورەی تێدا هەڵکەوتووە وەکو مەلا عیسای هەرتەلی و مەلا فەتحوڵڵای هەرتەلی و چەندەها زانای تری گەورە لەم ئەخیرەشە کە جەنابی مامۆستا مەلا عەبدولباقی با بڵێن ئەخیری ئەو زانا گەورەیانە بوو من لە ساڵانی 90ەکانەوە کە کوڕە بەڕێزەکەی جەنابی دکتۆر محەممەد عەبدولباقی کوڕی کە ئێسێ لە ڕانیدا ئەنیشێ و مامۆسای کۆلیجی یاسایە لە زانکۆی ڕاپەڕین کە دۆستێکی زۆر نزیکم بۆ تا ئێستا بەهۆی ئەوەوە ئاشنا بووم بەو مامۆستا گەورەیە و ئیتر دیارە ئەو پیاوە پیاوێکی ئەوەندە گەورە بوو پێناسەی ئەو پیاوە نازانم چۆنی بکەم ئەو پیاوە تاکە سواری مەیدانی عیلم و زانست بوو تاکە سواری مەیدانی قەناعەت بوو تاکە سواری مەیدانی ئازایەتی بوو ئاوێنەیەک بوو جەنابی مامۆستا مەلا عەبدولباقی گەورەی و شەهامەت و کەرامەت لەو پیاوەیە ئەبینرات. ناسینم بۆ جەنابی مامۆستا مەلا عەبدولباقی لە ساڵی 90ەوە ئەو پیاوە گەورەم ناسی بەهۆی جەنابی مامۆستا محەممەدی دکتۆر محەممەد عەبدولباقی کوڕیەوە کە سەرلانم کرد بۆ ڕانیە ئەو کاتە ئاشنا بووم بە جەنابی مامۆستا مەلا عەبدولباقی عەفو لە ساڵی 89 لەو کاتەوە ئەو پیاوە گەورەم ناسی کە ناسیم ئۆگری ئەو پیاوە بووم کە بۆم دەرکەوت زانایەکی زۆر پایە بەرزە بەڕاستیا خۆشەویستی و مەحەبەتێکی زۆری لە دڵما هەبوو ئەویش بە هەمان شێوە لەگەڵ منە لوتفی هەبوو منی خۆش ئەویست دوای ئەوەیە کە یەکترمان ناسی
ساڵی جارێک بەلانی کەمەوە سەرلانی ئەکردم بۆ بەغا ئەهات تەشریفی بۆ بەغا و دوو شەولای من ئەمایەوە منیش لە بەغا ئەمبەر لە خزمەت جەنابی مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس ئەمبەر لە ئەو شوێنانەی کە لە بەغا شوێنی شوێنەوار و ئاسارە کۆنەکانن هەر شوێنێکی پێخۆش وە لە خزمەتیا ئەبووم و ئەو دوو شەوەی کە لام ئەمایەوانەیە ئەگەر پرسیارێکم هەبوایە ئەوە لە جەنابی مامۆسام ئەپرسی و جەنابی مامۆساش بە لوتفەوە وەڵامی ئەدامە و یارمەتی دەرم ئەبوو. پێگەی جەنابی مامۆستا عەبدولباقی ئەوەندەی کە من ناسیم یەکێک بوو لە مامۆستا هەرە گەورەکانی کوردستان. جەنابی مامۆستا لە هەموو عیلمەکانە شارەزایەکی تەواوی هەبوو لە هەر عیلمێکە لێت بپرسیایە جەنابی مامۆستا وەڵامی ئەدایەوە بەبێ ئەوەی سەرلانی سەیری کتێب بکات. من تەنها چەندەها عیبارەت هەبووە کە خۆم تێ نەگەیشتوم کە لە جەنابی مامۆستام ئەپرسی بێ ئەوەی بگەڕێتەوە بۆ کتێب وەڵامی ئەدامەوانەیە یەکێک بوو لە پیاوە هەرە گەورەکانی کوردستان پێگەیەکی ئەوەندە گەورەی هەبوو تەنانەت لە ناوچەی خۆشناوەتی و لە ناوچەی بیتوێن بە تایبەتی یەکەم مامۆستای ئەو ناوچەیە بوو لەو پیاوە خوێندەواتری تیا نەبووت. لەسەر ئاسی کوردستان بەگشتی و بە تایبەتی لەسەر ناوچەی خۆشناوەتی و بیتوێن بە تایبەتی یەکێک بوو لە هەرێ گەورە مەلاکانی کوردستان. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕچەی زانایان لە خزمەتی مامۆستایشی ئازیزدا دەبین کە هەم مجاز هەم موجیز بە ئیجازەی جەنابی مامۆستا ڕێزدار جەنابی مامۆستا مەلا عەبدوڵای دەروکۆتریدا دەبین. مامۆستا هەم قوتابی ئەوە هەمش لە خزمەتی ئەو بڕوانامەی زانستی وەرگرت و هەم ساڵانێکی زۆر لە خزمەتی جەنابی مامۆستا ماوەتەوە کەواتە هەمبانەی پڕێتی لە زانیاری سەبارەت بە کەسایەتی و عیلم و معریفەتی جەنابی مامۆستای مەرحومە. مامۆستا بەڕێز سەلامی خوای گەورەت لەسەر مامۆستای بەڕێزتان شەڕەفی ئەوەتان بەرکەوتووە کە لە خزمەتی مامۆستاشی ئەوە پایابەرزە بڕوانامەی زانستی وەربگرن لەوە دەگەڕێم بەڵام یەکسەر دێمە سەرەوەی کە بەڕێزشتان لەسەر داوای ئەو بەویست و حەزی ئەو بڕوانامەی زانستیشتان داوە ئەو کۆنتاک و پەیوەندی و مەحەبەت و سۆز و خۆشەویستیم بۆ باسکە لەگەڵ مامۆستا کاتان بۆ چۆن بووە؟ مەسەلەی من لە خزمەتی جەنابی مامۆستا مەلا عەبدولباقی هەرتەلی ڕاستیدا لە بەرەوەی ساڵانێکی زۆر لە خزمەتیدا بوو بەس ئەو نقطەی کە تۆ تەحدیدت کردو مەسەلەی ئیجازە دان لە خزمەتی مامۆستادا جگە لە ئیجازە وەرگرتن تامەدە من دوایەوەی کە لە خزمەتی مامۆستا ئیجازەی پێدان بوومەوە مەلا هەر لە مزگەوتەکەش کە مزگەوتی مەلا غەفور مەشهورە لە ڕانیا هەر لەو مزگەوتە مامۆستا فەرمووی بمێنەوە فەرمووی تەدریس بکە هەتا لە بیرمە کە ئیجازەم وەرگرت و دوایی فەرمووی مەڕۆ ئەتوو بمێنەوە پێم خۆشە بمێنیەوە لێرە تەدریس بکەی بەر لە ئیجازە وەرگرتن لە مستعیداتی مامۆستا دەرس دەگوتۆ لە خزمەتی بەس هەر من هەرویستم یەکسەر لەو نقطەوە دەست پێ بکەم ئادەنا ئەگەر باس بکەین ئەوە دێنەوە سەر ئینشاءڵڵا کە ئیجازەم وەرگرت مامۆستا فەرمووی تەدریس بکە یان بەردەوامە لەسەر تەدریس چونکەم پێشتریش فەقیەکانی زۆر بەشێکی زۆری فەقیەکانی ئایدی من کردبوو یان هەبوو دەرسێکی لای من دەخوێن دەرسێکی لای مامۆستا دەخوێن فەرمووی تەدریس بکە بەردەوام بە قسەیەکی پێگوتم قەتقەت لە بیرم ناچێ ئەوەندە کاریگەر بوو وەلا هەموو کۆڕووکۆبوونەوە مەجلیسێکیش باسم کردەوە باسیشی دەکەم چونکە نیشانەی گەورەی ئەو پیاوەیە فەرمووی ئەتۆ تەدریس بکە تەمەن لە شوێنی خۆی ئەو کاتی کە ئەمن بوومە مەلا ئەو هاتە ئێرە بۆ تەدریس مزگەوتی ئازادی من لە مزگەوتەکەی ئەو مزگەوتی مەلا غەفور بەجێ مام ئێستاش نیشم نەهێنابوو لە 96 من ئیجازەم وەرگرت فەرمووی بەردەوام بە لەسەر تەدریس ئەگەر شتێکیش نەتزانی لە کتێبێک شتێکت نەزانی وەرە بەیەکەوە مطالعی دەکەین بە هەردووکمان حەلی دەکەین ئەگەر شتێکیش بە هەردووکمان نەمانزانی کتێبێک مەسئلەیەک بە هەردووکمان پێمان حەل نەکرا ئەوە بافەقێش فێری نەبێ
لوتکەی تەواضوعینی ئەوە لوتکەی تەواضوع بوو، لوتکەی ئیخلاص و خۆ بەکەم زانین بوو لە هەمان کاتەکە ئەو پیاوە زۆر ئەگەر نەخۆمانێ ئەوەیە وەرە من پێت دەڵێ بەڵێ بنێ نانەوە بەخوانێ گوتوەرە من پێت دەڵێم گوتی وەرە بەیەکەوە مطالعی دەکەین شتێکیش بە هەردووکمان نەمانزانی بافەقێش فێری نەبین هەتا بەخۆشی وتی عادی مصنفی دەکەینەوە مصنفیان کەسێک کتێبەکەی داناوە ئەو بۆ خۆی بیزانێ و ئەمە پێویست ناکە پێویستمە با نەیزانین بەفعلی جواب بوو من تەدریسم دەکرد ڕۆژی وا هەبوو لەسەر دەرس لەسەر کتێبێک فەقەیەک پرسیارێکی لێ دەکردم نەمدەزانی ناچار کتابەکەم هەڵدەگرت دەچوومە ماڵی مامۆستا ئێستاش لە بیرم دێ لەم تەصریفی منعالی لێ مضاعف فەقەیەک پرسیارێکی لێکردم چوومە لای مامۆستا بەتەنها لە ماڵێ بوو سەرینێکی دانا بۆ ئانیشکی دادا و عادەتی وا بۆ گەر شتێک ویستپای زۆر لێ قوڵ بێتەوە زۆر بیری لێ بکاتەوە ئانیشکی دادایە و کتێبەکەی دەهێنا و پرسیارەکەوتی ئاوایە وتم مامۆستا قەنەعەت ناکەم دەی ماوەیەکی زۆر مناقەشەمان کرد هەتا ئاخر شت فەرمیت ئێستا بۆم هات بڕوا بکە سەعاتێک زیاتر ئەنجاوتی ئێستا مەسئلەکەم بۆ هات کە تەصریفی منعالی کتێبێکی زۆر سادە و سەرەتاشە لە چاو مامۆستاوە بڵین بەڵام ئەوەکە وا بوو جا مامۆستا بۆ خۆی زۆر هاندەر بوو بۆ من هەتا دواییش کە من فەقێم ڕاگرتن و لە خزمەت فەقێکاندا بووم و دەرسم پێدەگوتن کە منهەجەکەیان تەواو کرد منهەجی مەلایەتی خوێندیان هەموویان خوێند بخۆ منهەجەکەم پێگوت بوون بەڵام لەبەرەوەی من تەمەنم کەم بوو لە 2008 تەمەن ئەوەکەیان تەواو کرد بوو تەمەنم کەم بوو و عورفیش نییە لە کوردستان مەلای گەنج و تەمەن کەم ئیجازەی مەلایەتی بدا زیاتر مامۆستا بە تەمەنەکان ئیجازەیان داوە چونکە مەقام و شەرەفێکی گەورەیە و من ڕاستی خۆم بە قابلی ئەو مەقامە نەدەزانی من سەرەتا ئیمتیناعم کرد بە کولی لە ئیجازە پێدان کە منهەجیان تەواو کرد بە جناوی مامۆستام گوت مامۆستا ئەوانە فەقێی جەنابتن منهەجیان تەواو کردە مەلایەتی داوای ئیجازە دەکەن من ناتوانم ئیجازیان پێ بدەم فەرمووی فەقێی تۆ بوون و بخۆ تەدریس منهەجی مەلایەتیت پێگوتن دەبێ بە خۆش ئیجازەیان بدەیت زۆر لەگەڵ ئیلحاحی لێکردم من نەمتوانی ئیجازە چەند مانگ ئەوە ماینەوە فەقێکان زۆر فشاریان دەکرد دەچوونە لای خەڵک و بە مامۆستایانیان دەگوت و تەرکلی بە منیان دەگوتەوە من بڕیاری کولیم دابوو کە بە هیچ جۆرەی ئیجازە نەدەم هەر پێم عیب بوو لە حوزوری ئەو مامۆستا و جناوی مامۆستاش لە حیاتدایە پێم عیب بوو دوایە مامۆستا فەرمووین ئەتۆ غەڵەتی کە دەڵێ تاتوو لە حیاتداوتی تا من لە حیاتدام پێم خۆشە ببینیم کە ئیجازە دەدەیت بۆی ئەو نامەی کە نووسی وتی وەرە بنووسە بە خەڵەمی خۆم نووسین بەڵام بە ئیجازەی مامۆستای لە بیدایەتەکەیدا دەفەرمی الحەمد لله والمنة لله سێ-چوار کەلیمە ئەوە نووسیون کە ئەمن نەمردم هەتا لە تەمەنی خۆمدا فەقەیەکی خۆم دیت کە ئیجازەی فەقێ بداتەوە ئیجازەی مەلایەتی بدا مامۆستا زۆر پێ خۆشحاڵ وەرچەندە نەخۆش بوو مامۆستا نەیتوانی حوزوری هەبێ لە ئەو کاتی نەخۆشی سەرمەرگیشی بوو ینی دوای هەندێ ماوەیەکی کەم وفاتی کرد هێندەی پێ نەچوو بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست لە خزمەتی مامۆستایەکی ئازیز و بەڕێز و خۆشەویست ڕێزدار جەنابی مامۆستا مەلات جەمالی هەرتەلی لە خزمەتی مامۆستا دەدوێن لەبەرەوەی مامۆستای مەرحوم قوتابی مامۆستا مەلا محەممەدی باوکی مامۆستا جەمال بووە هەر پێم وابی لە خزمەت ئەویش بڕوانامەی وەرگرتووە مامۆستا جا لە خزمەتی جەنابی مامۆستا ئەوەی کە لە یادی بێ سەبارەت بە پلە و پێگەی جەنابی مامۆستا بەمان بدوێ مامۆستا جان سەلامی خوای گەورەت لەسەر وعلیکم السلام چت لە یادا لەسەر ژیانی مامۆستای مەرحوم لە بەمانی باسکەی مامۆستا مامۆستا عەبدولباقی ڕەحمەتی خوای لێ بیا لە پیاوەشی باش بوو مەلایەشی باش بوو علمش زۆری هەبوو سەفەی 12 تاو کرد لە مەدارسی ئیسلامی لە کۆیە لەکن باویشم لێی خوێند هەتا تاوی کرد پێش تاوکردنیشی دەرسی فقهانشی هەبوو زۆر حەزی دەرس گۆتنەوەی بوو مامۆستا چەند لکن بابت بوو چەندی خوێن یعنی علمە شەرعیەکان لە خوێندە تا ئاخری هەمووی لکنەی خوێن دواتر هەر ئەو بڕوانامەی زانستی پێدا لە چێن دەربوون ئەو کاتی مامۆستا لە هەرتەل گوندی هەرتەل لە هەرتەل ئەو کاتە تەمەنی تو چەند مامۆستا وەڵا گەنج بووم گەنج بووی ئەوەندەی کە ئاشنا بووی لە ژیانی ئەو هەڵس و کەوت و چۆن دەڵێ حەریسی لە بۆی کە زانستی شەرعی کۆکاتەوە کە داهاتە خزمەتی مامۆستای باوکی ڕەحمەتی چۆن بە گەلەبانی باسکەی والله دائم مطالعەی زۆر هەبوو حەزی لە خوێندن و دەرس گۆتنەوەی بوو
بەردەوام داهاتێ مامۆستا لە زۆریش گفتوگۆی خۆش بوو لەگەڵ هەموو کەس بەسەریقە بوو. چ سیفەتێکی هەبوو مامۆستا ئێستات لە بمانی باسکەی وەکەوەی کە ئێمە بتوانین دەرس لە خەسڵەت و سیفەت و تایبەتیەکانی مامۆستا وەربگرین؟ سیفاتی باشی زۆر بوو، دۆستی علم و علما و زانست بوو، دەرس گوتنەوەی زۆر پێ خۆش بوو. کە لە لای ئێوە دەماوە مامۆستا سیفەتی ئەو کای قوتابیاتی جەنابی مامۆستای مەرحوم تێکەڵی لەگەڵ مامۆستای باوکە یانی ئاشنایەتیان چۆن بوو؟ مامی بوو، ئامۆزا بووین. حەقیقی؟ بەڵێ ئامۆزا بووین، ئەو کوڕی مامی گەورەم بوو مەممەلە برایم. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. مامۆستا عەبدولباقی هەرتەلی زانای پایەبەرزی کورد یەکێک لەو زانایانەی کە زۆر خواناسانە ژیا و زۆر خواناسانە ماڵئاوایی لێ کردین. دیارە من 40 ڕۆژێک لە خزمەتی ماومەتەوە. ئەو زەمەنی فەقیەتی ئەوهایە کە ئینسان ئەگەڕێ بە تەڵەبی عیلم ناوبانگی مامۆستایەک ئەبیسێ ئەچێ بۆ خزمەتی. منیش پێشتر بەرنامەیەکم لەگەڵ فەقیەکانی خۆیان دانابوو، جەنابی مامۆستا دلێر تەشریفی لێوە بوو، مامۆستا فەرەیدون لێوە بوو، مامۆستا مەلا خدر لێوە بوو. بەرنامەیەکم دا ڕێژا بەوەی کە بچینە ئەوێ و هەرچۆنە بێ قەنەعەت بە مامۆستا بکەین کە من ئەو فترەیە لە خزمەتیا بمێنمەوە. دیار بوو تەخطیتێکی باشمان دا ڕێژا بوو کە چوینە خزمەتی. فەقیەکان پێشتر بە منیان وتیان مامۆستا زۆر حەزەکە دەرسی وانەی مەنتیق بڵێتەوە. ئەگەر ڕەمەزانیش بە هیچ کێشەی نییە، مژ ڕەمەزان کار و ئەوم نەبوو، دەرسم نەبوو، قەرارمدا بچمە خزمەتی. پێش ڕەمەزان بەڕێکەوتم بەرەو ڕانیە، جەنگی براکوژی بوو لەو زەمانە، بە هەر حاڵ بوو خۆم گەیاندە ڕانیە و چوینە خزمەت جەنابی مامۆستا. دیارە جەنابی مامۆستا فەرمووی کە لە ڕووی داراییەوە توانامان نییە، وتم قوربان من دارایی خۆم جێبەجێ ئەەکەم. فەرمووی مەجالی مطالعە و دەرسم نییە، وتم وەڵای قوربان من مەنتیق خوێنم، لەوەچە ینی مطالعی بۆ تۆ بۆ جەنابە زۆر نەوێ. ئەوتی شوێنمان نییە، وتم قوربان مامۆستا مەلا فەرەیدون ئەچێ بۆ مەلا ڕەمەزانەتی کەسی لێ نامێنێ، فرسەتە بۆ من کە لە خزمەتتا بمێنمەوە. جەنابی مامۆستاش فەرمووی هذا ئەمڕ دبر بليل، ئەمە ئیشێکە لە شەوە ڕێکتان خستووە تەرتیبتان کردو پێش ئەوەی بێنە لای من. فەرمووی بابزانم چۆنە بێ لێرە بە. دوای فەقیەکان وتیان بابزانم چۆنە بێ، ینی تەواو ئیتر قبوڵی کردووە. 40 ڕۆژێک لە خزمەتی جەنابی مامۆستا ماینەوە. من لە دوو زانست زۆر ئیسفادەم لە جەنابی مامۆستا کردووە. ئەم دوو زانستە زانستی علمی لۆژیک، علمی منتیق کە مامۆستا دەستێکی زۆر باڵای هەبوو تایە، ئەوە زانستی بەلاغە کە زۆر دەستێکی باڵای هەبوو تایە. و لە ڕاستی ئەو فترەیە لە خزمەت جەنابی مامۆستایە یەکێک لە کۆتا زانە متەمەکینەکانی میلەتی کورد ئەهاتە پێشچاوم کە تەقریرێکی زۆر جوانی علمی ڕێخستنێکی دەرسەکان کە پێش دەرسەکان بە چەند دقیقەیەک تەواوی مەفهومی علمەکەی ئەدایتێ اینجا دوای لەسەر کتێبەکە. و مامۆستا ئەسالیبی تایبەتی خۆی هەبوو لە تەدریسە، لێپرسینەوەی هەبوو. لێپرسینەوەگەشی لە ئەسنای دەرسەکە گەیشتە شوێنێک مەسەڵەن ئەو کەمان مەڕە لەوە پێش باسمان کردووە، یەکسەر ئەو لە کوێ باس کراوە، بۆیە تۆ بدوتە، ئەگەر نەدوتە ئەیزانی کە تەحزیر نەکردو، خۆت حازر نەکردووە، بۆیە پێش وەختە ئیلا خۆت حازر کردایە بۆ دەرسی مامۆستا. ئەگەر نا زەحمەت و بتوانی دەرس لە خزمەتیا بخوێنی، لەبەرەوەی تۆ کە ئەچووی فەقیەکی لاواز لە ڕوو عیلمەکانەوە، ئەویش عیملاقێکی گەورە لە عیلمەکانە، ئەگەر خۆت چاک حازر نەکردایە توانای دەرسەکان نەبوو، توانای تێگەیشتنت نەبوو. چکە مامۆستا هەندێک جار تەنها عیبارەتەکە نەبوو، فەلسەفەی دەرسەکەی ئەوتەوە، مەفهومی دەرسەکەی ئەدا بە تۆ بە تەقریرێکی زۆر ئاسان بە سەهل. زۆر کات ئەگەر گوێ لە تەقریرەکەی مامۆستا ئەگرت، لە دوایە زۆر بە ئاسانی خۆت ئەگەر بتخوێندایەتەوە لە خزمەتی مامۆستاشە نەبووە هەر تێ ئەگەیشتی ئەتزانی ئەو عیلمە باسی چی ئەکا، ئەو چەند لاپەڕەی قەرارە بخوێنی چۆنە. لە ڕۆ زانستیەکەەوە هەتا باسکرێ کەمە. جەنابی مامۆستا یەکێکە لەو زانە گەورانەی کە لە خزمەت مامۆستا مەلا مەعسوومە وەختی خۆی خوێندوویەتی و سوودێکی زۆر گەورەی وەرگرتووە و دواتر هەموو حیات و هەموو ژیانی خۆی بە تەدریسەوە سەرف کردەوە لە خزمەتی فەقیە و دیڕاسەیەکی زۆر گەورە و پوخت و جوانی کردو.
بەڕست ماوسا مەلات جەلالی خەیلانی لەبەرەوەی بەڕستان ئاشنایی چۆن دەڵێ لە خزمەتی جەناب مامۆستا زۆر بوونە و ئیستیفسار و پرسیارتان هەبوو لە خزمەتی ئەگەر پێم بڵێ بۆ نمونە کاتێک کە پرسیارێک یان دەبڵێن مەسئلێکی شەرعیە فقهی چۆن دەڵێ عاسێ دەبوو ینی زەحمەت بوو لای مامۆستا بۆ ئیعتیبارە بڵێن لەبەرەوەی مامۆستا ئاسەشی بەرزی زانستیە بوو. بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان سەرەتا بەخێرهاتنی بەڕێستانەکەم. طبیعیە ئەوەی من معلومات و زانیاریم لەسەرا من لە ساڵی 1974 لە گوندی بێڵاوەمە خوێند کە بێڵاوە گوندێکە لە خۆشناوەتی نێزیکە لە هەرتەل. طبعا ئەو کاتی بڵێن دەڵێن خۆشناوەتی منبعی علم و حجرە و فەقێ و ئەوانە بوو بە حقەت دائما هەموو شوێنەکان حجرەی فەقیانی هەبوو فەقیری هەبوون بلەخەز دۆری بالیسانی چکە خۆشناوەتی 4 دۆڕە دۆری مەلەکا و دۆری بالیسان و دۆری هیران و دۆری سماقوڵی بەڵام بلەخەز دۆری بالیسان منبعی علم بوو منبعی حجرە و فەقێ بوو. مثلا بۆ نمونە ئەو کاتی کە ئێمە لە بێراوە بووین بەڕەحمەت بی مامۆستا مەلا عەبدولباقی لە هەرتەل مەدرسەیەکی زۆر گەورەی هەبوو مامۆستا مەلا عوسمان لە گوندی زێوە کە هەر جیرانی ویە مەدرسەیەکی زۆر گەورەی هەبوو مامۆستا مەلا ئیبراهیم لە گوندی بێڵاوە جیرانی وانە مەدرسەیەکی زۆر گەورەی هەبوو مامۆستا مەلا مەولود لە گوندی چیوەی سەڕێ مەدرسەیەکی زۆر گەورەی هەبوو مامۆستا مەلا ئەحمەد لە گوندی توتما مەدرسەیەکی زۆر گەورەی هەبوو هەروە مامۆستا مەلا سادیقی خەتی کە ئێستا لێرە لە هەولێرە و خانەنشین بووە ئەو کاتی لە گوندی خەتە بوو خەڵکی وێشە مەدرسەیەکی زۆر گەورەی هەبوو. بەڵام ئەوەی کە جەنابەت پرسیاری لێ ئەەکەی بەنسبەت مامۆستا مەلا عەبدولباقی طبيعي مامۆستا عەبدولباقی وەکو عەرەب ئەرێن غەنیون عن التعریف يعني پێویست بە تعریف و پێناسەی ناکات چونکە عالماتی مامۆستا عەبدولباقی و معلوماتی مامۆستا عەبدولباقی وەکو برێ لای هەموو کەس ڕۆن و ئاشکرایە. بەڵام ئەوەی کە گرینگە من لێرەوە باسی بکەم طبعا مامۆستا لە ڕووی علمەوە مامۆستا لە هەموو علمەکان شارەزا بوو چونکە هەندێک مامۆستامان هەنا اختصاصیان هەیە لە علمێکە بەڵام مامۆستا عەبدولباقی هەر علمێکی لەو سەردەمی منهەج بوو بۆ خوێندن مامۆستا لە هەمویان بە حەقەت ئەو پەڕی معلوماتیا بوو لە علمی نەحو ئەرێ لە سەرفی ئەرێ لە منطق ئەرێ لە بەلاغەی ئەرێ لە فقه هەرێ لە ئوسول الفقه هەرێ لە هەموو علمەکان مامۆستا زۆر شارەزا بوو و هەموو علمەکانیشی ئەگۆتنەوە بەڵام تەسەلسولی دەرزگۆتنەوە لەو کاتی وا بوو مامۆستا لە کتێبێکی کە بە ناوی جامیە لە علمی نەحو لەوێ بەرەو سەرەوە مامۆستا دەرسی بە فەقییانەگووە لە خوارەوە بەڵێ مستعیدەکان دەرسیان پێگوتەوە. طبیعی مامۆستا عالم و شارەزا بوو لە هەموو علمەکان بەڵام بلەخەس لە علمی نەحو مامۆستا زۆر شارەزا بوو هەتا یەک لە کتێبەکانی علمی نەحو کە زۆر مەشهورە لە ناو مەلایە لە منهەجی قەدیم مەلا جامی کتابی جامی کتابێکی مهمە لە علمی نەحو هەموو مامۆستایەک ناوێرا خۆی لێ بدا یعنی کتابێکی زۆر ورد و ئەوانەیە بەڵام الحەمدولillah مامۆستا بەهرێشی هەبوو سبحان الله لەو کتێبەی وەکو برێ هەر هەمووی لەبەربی وایە حتا والله بەهەزێک فەقێ لە منطقی سلێمانی لە کەرکووک لە ناوبانجی مامۆستای و بە تایبەتی ئەو کتێبەی یعنی داهاتنە ئەوێ مثلا لۆ نمونە لە یادمە بەڕەحمەت بی مەلا مەحموود هەبوو بەیانەگو مەلا مەحمودی سەغیر خەرچی کەرکووک بوو فەقێشی زۆر بەتوانە و زیرەک بوو یعنی لای زۆر مامۆستایە خوێن لای مامۆستایەکان وەکو برێ دائیمەن نیگەران بوو گلەی هەبوو وەکو پێویست ئەوەی ناکرد بەڵام کە هاتە لای من برادرج بوو لەگەرە من گوتی وەڵڵی بیستومە مامۆستایەک لە هەرتەل هەیە بۆ جامی هاتومە لە لای جامی بخوێنم گوتی لە کەرکووک لە سلێمانی زۆر حەولم دایە مامۆستای بەدری خۆم لە ئەو کتابە نەدیتەوە طبعا کە شوێ فترێک دەوێ بوو دوای بینمەوە گوتم کاک مەلا مەحموود چۆن بوو مەوزوعەکە گوتی وەڵڵی مامۆستا ئەوەندە بەڕێشی جامیەکەی پێگوتیمە ئەو هەندە بە معلومات بوو لە لای خوێند لە بەڵێ لای خوێن گوتی بە حەقەت یعنی ناتوانم بە هیچ شێوەیەک تعریفی بکەم زاد طبعا مامۆستا بەعزێک شتی وردیش هەبوو لەناو ئەو کتێبەی کە جامیەکە منیش خۆم جامیم خوێندووە لە خزمەت هەندێک مامۆستای تر دووسێ بابەت هەبوون لە جامیە یەک پێ ئەرێن لە علمی مەلایە حاصل و مەحسول کە بابەتێکی زۆر وشکە لە ناو جامیێ و بابەتێکی دیهەیە پێ ئەرێن ئەمری ئیداری ئەوەش هەر تقریبا مەوزوعەکە لە علمی نەحو بەڵام لەو ئەنە کتابەی هەیە یعنی مەلا بە حەقەت زۆر خۆیان لە ئەپاراست چونکە شیکردنەوەی تۆزێک زەحمەت بوو بەڵام ئەوەی زۆر گرنگ بوو بەڕاستی لای مامۆستا مەلا باقی هەرتەلی خوای گەورە عەفوی لێ ئینشاءالله ئەو دوو مەوزوعانە ئەو هەندە بەڕێشی شیعەکردنەوە هیچ کەس نەبوو کە تێی نەگەم خۆشترین شتیش لە علمەکەی مامۆستای ئەو مامۆستا لە دەرس گوتنەوەی زۆر معلم بوو چکۆ بەعزی مامۆستامان هەنا دەرس ئەدێنەوە دەرسەکەی جوان ئەزانن
بەڵام ناتوانن تەڵەبەی فەقێ تێبگەین بەڵێ ئەوەی تێگەاندنیانە بەڵام مامۆستای عەبدولباقی هەرتەلی خی گەورە عەفوی کردێ ئینشاءالله ئەو هەندە معلم بوو ئەو هەندە بەتوانە بوو لۆ تێگەاندنی فەقێ نمونەی نەبوو وە لە کاتی دەرزگۆتنەوەش تەبعەن مامۆستا زۆر بە سادەی دەرسی ئەگۆتەوە یعنی وەکو ئەوە نەبوو برێ دەرسەکەی بەهەیت و هوت و یان تەشویشی تێدا بیان ئەوە زۆر بە سادەی دەرسەکەی ئەگۆتەوە بەڵام دەرسەکە سبحان الله کە ئەیگوت مقدمەکە و پێشەشەکە و ئەخیرەکەی بۆ دانای تو یەکسەر لە ناو مێشکت خەزن ئەبوو. بەڵێ ئەزان و خۆشەویستانی ڕسەی زانان لە خزمەتێکێک لە قوتابیەکانی زانای مامۆستا کە نزیکی 5 دانە ساڵ لە خزمەتی وەکو قوتابی سۆک بە چۆشی زەنای مامۆستای مەرحومە بووە ڕێزار زەنای مامۆستا یاسین وەرتی کە قوتابی دکتۆراشە لە خزمەتی ئەوە دەپرسین ئاخۆندێکە لە خزمەتی زەنای مامۆستا بوو هەم لە ڕووی معریفیەوە هەم لە ڕووی ئەو دەرسوانانەی هەیە زانستی و قیەم و ڕەوشتی کە لێی فێر بوو وەکو دەرسێک بۆ ئێمەمان باسی بکاتەوە مامۆستا جان سەلامی خوای گەورەت لەسەر بێ. وعلیکم السلام ورحمة الله مامۆستای بەڕێز زۆر بەخێر بن یاخوا و دەستان خۆش بێت بۆ بەسەرکردنەوەی ئەو زانا بەرزە و بۆ بەرنامەکەتان بەگشتی دەستان خۆش بێ بەخێر بن یاخوا. مامۆستا بەڕێز 5 دانە ساڵمانەوە لە خزمەتی مامۆستایەک تەمەنێکە بە تایبەتی لە وەرگرتنی زانستی شەرعیە پێمان بڵێ مشەڕەبوونی جەنابتان لە خزمەتی جەنابی مامۆستایە ساڵەکانی چەند بوو و چەندیش لە خزمەتی مایەوە ئەوەشمان پێ بڵێ کە ئەو زانستانێکە لە خزمەتتان ناخوێند کامانەوەن. وەڵام مامۆستای بەڕێز ئێمە لە خزمەت جەنابی مامۆستا لە ساڵی 1992 دوای ڕاپەڕین کە گەڕاینەوە لە ئێران تەواو ئێمە ئەو کاتی لە ئێران بووین کە هاتینەوە لە مزگەوتی مەلا غەفور گیرساینەوە وەکو کۆمەڵێک مامۆستا و کۆمەڵێک فەقێ لەوێ لە خزمەت مامۆستا دەستمان بە خوێندن کرد. من سەرەتا کە مامۆستا بەخۆی ئیمامی مزگەوتی ئازادی بوو لە ڕانیە ئێمە لە مزگەوتی مەلا غەفور بووین مزگەوتی خەدیجە خاتوونە بەڵام مەشهورە بە مزگەوتی مەلا غەفور. مامۆستا لە ماڵی خۆی ڕاکە دووریش بوو لە ئێمە لە گەڕێکێککە بوو دەهات بۆ دەرسی بە ئێمە دەگوت ئێمە لە 92 من خۆم لە ساڵی 1992 هەتا 1996 هەر لە خزمەتی مامۆستا بوومە تا لەوێ ئیجازەمان ورد لەسەر دەستی بەڕێزیان. مامۆستا ئەوم پێ بڵێ یعنی مامۆستا خۆی لە مزگەوتی ئازادی بوو ئەو کاتە بینەکەی چەند بوو ڕۆژانە دەهاتە ئەوێ لە مزگەوتی ئازادیش فەقیه هەبوون یان ناو کاتە جەنابی مامۆستا خوای گەورە دەرەجەی بەرزکە یا ڕەبی طبعا کەسێکی زۆر ماندوو نەناز بوو بەڕاستی وەک کەسێکی زۆر متەواضع و خۆ بەکەمگر بوو لە پێناوی عیلم و فێرکردن و تەدریسدا هەر شتێکی بکرد بە پێی ئاسایی بوو. مامۆستا بۆ خۆی وەکو عەرزم کردی ئیمامی مزگەوتی ئازادی بوو کە لە گەڕێکێککە و مەسافێکی زۆر باشیش ینی لە ئێمە دوور بوو ماڵیشی هەر لە مزگەوتی ئێمە دوور بوو بەڵام دەهاتە لای ئێمە دەرسی پێدەگوتین تەنانەت بەیانیان ئەوەندە زوو دەهات باوەڕ بێ زۆربەی کاتنوێژی بەیانی مابوو کە ئەو دەهات کەم کەس ئەو کاتە بەخەبەر بوو کە مامۆستا دەگەیشتە لای ئێمە دوایی ماوەی فترەیەک دوو مزگەوتی کەشی بەم لەوە مامۆستا دوو حوجرەی دیکە جگە لە حوجرەکەی ئێمە مزگەوتی سەید قادر و مزگەوتی حاجی مینەش فەقیان هەبوو جەنابی مامۆستا دەچوو لە زیاتی ئێمە بچینە خزمەتی ئەو بۆ خۆی دەهات ڕێژەی قوتابیەکان لەوێ زیاتر نەدەکران بەڵێ مزگەوتی ئازادی ئەو کاتەی سەرەتا حوجرەی لێ نەبوو فەقی لێ نەبوون دوای ئەوش ئاودان بووەوە. ئەو تەدریسی زەنای مامۆستا لە مزگەوتی خۆش ئەو کاتە هەیبوو کە داتە لای بەڕێستان سەرەتاکەی نەخێت ساڵی 92 ئەوانە نەیبوو ئەو کاتە تەنها مزگەوتی ئازادی تەنها ئیمامەتی مامۆستا ئیمامەتیەکەی دەکرد لەوێ بەڵام ئێمە تەوان مزگەوتی مەلا غەفور لەبەرەوەی ئاودان بوو فەقی لێ بوو دەهات لەوێ دەرسی دەگوتەوە پێشتریش تەوان پێش ڕاپەڕینیش مامۆستا ساڵانێکی زۆر هاتوو لەوێ تەدریسی کرد مامۆستای تری لێ بوو مامۆستا لەبەرەوەی مزگەوتی مەلا غەفوری حوجرەی هەبوو شوێنەکە گونجاوتر بوو مزگەوتەکە مامۆستا مەلا غەفور ئیمامی بوو بڵێن دروستی کرد بوو وەکو خزمەتی فەقیانی زۆر دەکرد بە ڕەحمەت بێ مامۆستاش بەڵام دەرس و تەدریسەکە هەر جەنابی مامۆستا مەلا عەبدولباقی بوو. مامۆستا بەتەنێ دەرسی دەگوتەوە لەوێ طبعا مامۆستا بەڵێ وەکو مدرسی سەرەکی هەر جەنابی مامۆستا بوو هەندێک لە مستعیدەکانیش تەوان دەرسی خواریویان دەگوتەوە. بەڵێ ئەمن بۆ خۆم ساڵی 92 کە هاتین سەرەتا طبعا ئەو کاتە سوختە بووین بە مستەڵەحی فەقیهاتی لە لای مامۆستایەکی دیکەی بەڕێز لە لای مامۆستا عەبدوڵڵای وەرتی دەرسم دەخوێن دوایی کە
مامۆستا ئیجازەی وەرگرتو ئێمەش گەیشتینە تۆزە سەرەوەتر تەصریفی مەلاعەلی و ئەوانە دەرسەکەمان چۆ لای جەنابی مامۆستا عەبدولباقی ئیدی من لە تەصریفی مەلاعەلیەوە هەتا باقی کتێبەکانی کە بەرەوسەر کە معروفن کتێبی مەلاعەتی ئەوەی کەم خوێندنی فەقەهاتی کردبێ بڵێن تەصریفی مەلاعەلیە و ئیستیعارێ و مولاجامیە و سیوطیە و کتێبەکانی نەحو اینجا دوای منطق و بەلاغە و هەتا ئاخیری هەمووی هەر لە خزمەت کتێبی کۆتاییەکانی مەلایەتی مامۆستا بەبێ دابڕان ئەو دەرسانەتان تەواو کردەوە؟ بەڵێ وەڵام من بۆ خۆم بەڵێ تاوان مامۆستا فەقێکە هەبوو دەهات ماوەی دەمایەوە و ئەوشمان هەبووە ڕۆیشتۆ بەڵام ئەمن هەتا کۆتایی هەر لە خزمەتی مامۆستا بووین هەتا لە 96 طبعا ئەو کاتە وەزعیشی ناخۆشیش بوو گەرمەی شەڕی ناوخۆ ئەوانە بوو بەڵام مامۆستا هەر دەهات و ئەو کاتی ئێمە ئیجازەمان وەرگرت لە خزمەت. هەلێ مامۆستا ئیجازەی پێدان؟ بەڵێ هەر لە مزگەوتی مەلا غەفور بە مەراسیمی هەر بە کەزای ڕۆژ. بەڵێ وەڵام مەراسیم بوو تەوە ئێمە 4 مامۆستا بووین جەنابی مامۆستا عەبدوڵڵای دەرەکۆتری بوو مامۆستا عەبدوللەتیفی وەرتی مامۆستا مەلا تاهیر هەر ئەویش هەر خەڵکی وەرتێ مامۆستا لە ڕانیدا دەنیشێ لەگەڵ منیش. مامۆستا عەبدوڕەحمان حوسەین ئەوانێک کە لە خزمەتی جەنابی مامۆستا وەکو قوتابی یەکێکی لادەیی بێ یان ئەمن بپرسم بۆ خۆم و بۆ بینەران پێناسەش جەنابی مامۆستا عەبدولباقی هەر تەلیم لە بۆ بکەین چۆن دەتوانی پێناسەکەی هەم لە ڕووی پێگەی زانستی هەم لە ڕووی پێگەی کۆمەڵاتی هەم لە ڕووی ڕووکەش و ڕووکاری جەنابی مامۆستا بە شێوێکی گشتی؟ خدا عەفوی کە حاجی مامۆستا مەلا عەبدولباقی هەرتەلی یەکەم شت پیاوەکی زۆر خاچی بوو پاشی ئەوەی کە پیاوەکی زۆر خاچی بوو هەموو هیوا و ئاواتیشی تەنها تەدریس و عیلم بوو. مامۆستا ئەو کاتێک کە من لە خزمەتی بووم لە ساڵی 91 بۆ 92 ئەوانە کە لە خزمەتمان دەخوێن مامۆستا لە یەک ڕۆژدا لە 4 مزگەوت دەرسی دەگوتەوە دەرسەکی لە مزگەوتەکەی خۆی کە مزگەوتی ئازادیان پێدەگوم دەرسەشیش دەهات لە مزگەوتی حاجیمینە کە مەجموعە فەقەیەکی لەوێ هەبوون لەوێش بە هەمان شێوە تەدریسی دەکرد و لەوێ کە تەواو دەبوو مامۆستا دەهات چۆن مزگەوتی حاجی مەلا غەفوری کە مەجموعە فەقەیەک لەوێ بوون ئەوانیشی دەرس پێ دەگوتن ئەوجار لە پاشان لێوە ڕادەهاتە مزگەوتی سەید قادر خدا عەفوی کە لەوێش مەدرسەی لێبوو دەهات لەوێش دەرسی دەگوتەوە دەرسەکانی مامۆستا مەلا عەبدولباقی کە دەشی گوتنەوە هەموو دەرسەکانی ئاخیر مادە بوو بۆ نمونە مختصر المعانی دەگوتەوە جەمع الجوامعی دەگوتەوە شەرع قاعدی تەفتازانی بوو ئەو لەناو مەلایەندا کە پێی دەگوترێ ئاخیر مادە زیاتر ئەوانەی دەگوتەوە مامۆستا حتا بڵێ پیاوەشی زۆر خاچی بوو مەسەلە بۆ نمونە چۆن کە دەڵێن سەحابە جاری وا بۆ کابرای دەشتەچی هاتۆتە خزمەت مەجلیسی پێغەمبەر فەرموویەتی ئەینە ڕەسوول ئەرێ چیە پێغەمبەر نەناسیوە لەگە سەحابەکان وەکو یەک بووە مامۆستا مەلا عەبدولباقیش کورتەک و پانتۆڵەک و زەمەدانیەکی لەسەری بوو وەکو خەڵکی عەوام دەژیا هەتا بالمناسەبە ئەگەر دانیش بە لە مەجلیسەکی ئەگەر کابرا نەیزانی بە ئەو مامۆستا مەلا عەبدولباقیە نەیان دەزانی کە مەلاشە مامۆستا مەلا عەبدولباقی ئەوجار زۆر ماهیر بوو لە فیقی شافعی بە تایبەتی ئەو کاتانەی کە لیژنەی فتووە لە منتیقەی دەڤەری ڕاپەڕین هەبوو مامۆستا مەلا عەبدولباقی مامۆستا مەلا سەید سولێمان خدا عەفویان کە مامۆستا مەلا محەممەدی نورەدینی ئەو مامۆستایانە کە لەوێ دەرسیان دەگوتەوە مامۆستا مەلا قازی کە لە لیژنەی فتووا بوون یەک لەوانەش مامۆستا مەلا باقی بوو مامۆستا مەلا باقی کاتێکەوە مدعی و مدعا عەلەیهی دەهاتنە وێن دەری قسەی لێ وەردەگرتن ئەوەی کە نەیناسی بایە و کە خەڵکی مەنتیقەکەی نەبا کە بۆ شەرع هاتبایە نەیدەزانی کە ئەوە مەلایە هەروەی دەزانی ئینسانێکی عەوامە لەوێن دەرێ دانیشتووە هەتا بالمناسەبە من بۆ خۆم جارێک لەوێ بووم 2 نەفەر شەرعیان هەبوو کە شەرعەکەی بۆ کردن مامۆستا پیاوەک لەوێن دەرێ بولەوانەی کە مدعا عەلەیەکە بۆ کتی وەڵای ئەمن قسەی ئەو خاڵەیەم زۆر بەکەیفیە وتیان بابەوە خاڵەنیەوە مامۆستا مەلا عەبدولباقی ئەندامی لیژنەی فتوایە و کابراوتی وەڵای من داوای لێبوردن دەکەم چونکە عادەتەن ئەو جوغرافیە من تێیدا ژیا و مامۆستا لەکنەمە کەوا و سەڵتە و جوبە و مندیل و ئەو شتانەی لەسەر بوو مامۆستا زەمەدانیەکی هاکەزایی لەسەر بوو زۆر ئینسانێکی خاچیش بوو بەڵام هەموو هیوا و ئاواتیشی تەنها مەبەستی ئەوە بوو کەوا عیلم بڵاو بێتەوە مەلا دروست بن لە منتیقەکەیدا
لە هەر جێگایك بووە مامۆستا تەدریسیار هەبووە. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕسەی زانایان بەش یەکەمی بەرنامە لە خزمەتی مامۆستای پایەبەرزمان ڕێزار جناب مامۆستا مەلا عەبدولباقی هەرتەلی لێرە بە کۆتا دێنین. لەبەرەوەی ئەو مامۆستا پایەبەرزە نزیکی 50 دانە ساڵ بەس خزمەتی حوجرە و تەدریس و زانستی شەرعی کردووە. بۆیە ئێمە بەڵێنتان پێ دەدەین و ئێوەش لە چاوەڕوانی بمێنەوە لە بەشی دووەمی بەرنامە لە خزمەتی مامۆستایان و ڕەفیقانی جەناب مامۆستا لە هەولێر، ڕانیا، هەڵەبجە، سلەیمانی و ئاکرێ ئەو مامۆستا ئازیزانە دەدوێنین سەر و سەربردە و پلە و پێگە و پایە و خزمەتی جەناب مامۆستا بۆمان شی دەکەنەوە. ئێوەش لەگەڵمانە بینەر بن بۆ ئەوەی زیاتر و باشتر ئاشنای ئەو کەڵە پیاوانە بین کە چۆن مامۆستایشی هەڵکەوتوو بوون لە نێو کوردان خزمەتگەلێکی زۆر بە معریفەت و علم و حوجرە و مەدرسە و میحراب و مینبەریان کردووە. بۆیە لە چاوەڕوانی دەتاهێلنەوە تاو کات بەخوای گەورەتان سپێرم هەر شاد و سەرکەوتوو بن. خوداتان لەگەڵ.